ڕزانم لەناو ئەم مێتۆدەدا ئەمە بۆچی ئەوەندە زەخت لەسەر زمانی کوردی دەکەین، چون ئەرکێکی شاراوەی هەیە زمانی کوردی وێژەوەیە کە ئەو جوورێ باسم کرد پێشتر. زمانی کوردی لەناو بیرگەی درێژخایەن لانگ تەرم مێمۆری ئەمەدایە، ئەو زانیاریانەی کە لەناو لانگ تەرم مێمۆریدان وەکو زیرەڕوان ئۆکێ بە کەڵکیان لێوەرگرن. چۆن دەتوانین کەڵکیان لێوەرگرین کاتێک ئەمە زانیاری تازە وەکو زمانێکی دی دێنین بەو زمانە کوردیە خۆمانەوە دەنووسێنین، ئەوانیش دەبنە بەشێک لەو بیرگە درێژخایانەی کە ئەمە هەمانە. جاکە دەڵام دووێ دەبێتە هاف، دەڵام بوو دەبێتە هات، بۆ نمونە دەڵام دەمان هەیە، بامان هەیە، بێمان هەیە، تەواوی ئەوانە تۆ بە ڕۆژێکی دەتوانانی ئەوانە ببینەوە چۆن زمانی خۆتە و کە بە کوردی قسە دەکەی ئەوانە بەردەوام دووپات دەبێتەوە دووپات دەبێتەوە دووپات دەبێتەوە. و شتێکی کە لێرەدا هەیە ئەوەیە کە ئەو کاتانێک کە لە بیرت دەستەوە شوێنەکەی پەنای بۆ بەری، بەڵام تۆ بچی گرامێر بخێنی بەتەنێ 2 مانگ دوایە لە بیر دەستەوە ئەگە بەردەوام دووپاتی نەکەیەوە کە لە بیرت چۆوە هیچ شوێنێک نییە پەنای بۆ بەری، بۆ چون هەڵت ڕشتۆتە نێو مێشکت بەو ئومێدەی کە وەکو موعجزەیەک بیبینەوە کە قەتیش نایبینەوە، مرۆڤ ناتوانێت ببینێتەوە ئیلا ئەوەی کە ئەو شتانەی کە لەناو مێشکت داوێ جوان لە شوێنی خۆی دانەی. زمانی کوردی ئەو موعجزەیە بۆ ئێمە دەکات